براستی یعنی ام بیشین هاتنا روجاوا جبوی موکی اخو نکو خیال کی بو ام دو yani roja peşiya ve daje haya emvarim ve derece me bavar net kire emvarim tar bazı roja va bibim ji boy kad bejim khasariya roja va براستی کلاجان کی مزند ده همه کردن چهار پارچه و این دنیای همیه جی لام هاتن روجاوا امر روجاوا نویگا و ام شانازن ام کیف خوشن ام روجاوان ام خسریه هریم خسریه ده براستی الوی داری برنامه ما ام بسازی و پارتی و عالیین سیاسی و جواکی را مهدیتنام بکن سر پروسه هم بیشن دانستاندن پروسه چارەسەریه بۆی کو ئەم بزانن ئەو پرۆسەیە چارەسەریە ئەگەر سەر بکەوە و ئەمسا باوەرم وێ سەر بکەوە ژی وێ بۆ ڕۆژتاتا ناوین ببە ئەم بێژن سەدەمێکی ئارامی و ئاشتی و وەکەوی و جواکێکی دەموکراتیک بۆی وێ قاسێ لە ڕۆژاوا ئەمێ سەردانی پارتیên سیاسی بکەن هەموو عالیان ئەمێ سەردانی سازیên civak بکەن ئەمێ سەردانا چاپەمەنیە بکەن هەموو عالیان چاپەمەنیە مێ بکەن